جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی مەریوان، بانە و دیواندەرە، ناڕوونی چارەنووسی 8 چالاکی ژینگە پارێزی خەڵکی گیلان غەرب، خۆپیشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا، کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری 2 ڕۆژنامەنووس لەلایەن تورکیا لە سەید سادق، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە دەکەڵا حەفاریەکانی جنوبی ئێران، بێکاری دەیان کرێکار لە کارخانەی کاغەزسازی پارس، پشتیوانی دەیان چالاکی مەدەنی و سیاسی لە ژنانی بەندکراوی گیلان، بانگشت و دەستبەسەرکردنی 2 چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران و هەڵکشانی ئاماری مردنی ژنانی دووگیان لە ئەفغانستان. دەستپێکی هەواڵەکان سووتانی دەیان هێکتار لە دارستانەکانی مەریوان، بانە و دیواندەرە. ڕۆژی هەینی 2 خەرمانان دارستان و پوش و پاوەنی شارەکانی بانە، دیواندەرە و مەریوان لە ئاگردا سووتا و خەڵکی خۆبەخش و چالاکانی ژینگە پارێز هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەیاندا. بەپێی راپۆرتەکان دارستانەکانی ناوچەکانی مەجیسە، نەیزەڕوو، بایزاوە، قولیاوە و دۆزینی بانە بۆ دووهەمین جار لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و ئەنجامانی ئەنجومەنی پاژینی بانە تا درەنگانی شەو سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکە بوون. لەلایەکی دیکەوە دارستانەکانی دەوروبەری مەریوان و لە وەرگەکانی دەوروبەری دیواندەرە لەلایەن ناحەزانەوە سووتێنرا و ئاگرەکە بە یارمەتی خەڵکی خۆبەخش کۆنتڕۆڵ کراوە. ناڕوونی چارەنووسی 8 چالاکی ژینگە پارێزی خەڵکی گیلان غەرب، چارەنووسی 8 چالاکی مەدەنی و ژینگە پارێزی خەڵکی گیلان غەرب بە ناوەکانی ماریا خانی، موحسێن ئسفەندیاری، ئارەژ ئولفەتی، جەهانگیر ئازادی، لوتفوڵڵا پەرویز، حەمید ڕەزا ڕەحیمیان، سەلمان پەرهان و محەممەد پەرویز پاش ڕفاندنیان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بە پێزانیاریەکان پڵاعەتی سوپای پاسداران دەیەوێت لە ڕێگەی سناریۆسازی بۆ ئەو هەشت شارۆمەندە چالاکیەکانیان با حزبە نەیارەکانی ڕژیم ببەستێتەوە و سزای قورس بەسەریاندا بسەپێنێت. جێگەی ئاماژەیە کە ئەو 8 چالاکە ژینگە پارێزە ئەندامی کەمپەینی ڕزگاریکردنی زاگرۆز بوون و دەور و نەخشێکی گرنگیان لە کۆنتڕۆڵکردنی ئاگری دارستانەکانی پارێزگای کرماشاندا بووە. خۆپیشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. ڕۆژی هەینی 2 خەرمانان دانیشتوانی شاری باب لە ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیە و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان، دانیشتوانی شاری باب لە ئاسی نەبوونی خزمەتگوزاری و گەندەڵی گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا ناڕازین و تا بە ئەمڕۆ چەندین جار خۆپیشاندانیان کردووە. خۆپیشاندەران هەروەها لە ئازکردنەوەی دەواازەی سنووری نێوان تورکیە و دەوڵەتی سووریە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە ناڕازین و دەڵێن دەوڵەتی تورکیە و ڕژیمی بەشار ئەسەد خەڵکیان بۆ بەرژەوەندی خۆیان کۆمەڵکوش کردو و ئێستا بۆ جارێکی دیکە مامەڵە بە گیانی مرۆڤ دەکەن. کاردانەوەکان بەرامبەر بە تیرۆری 2 ڕۆژنامەنووس لەلایەن تورکیا لە سەید سادق. ڕۆژی هەینی 2 خەرمانان یەکێتی ڕۆژنامەوانانی سلێمانی، هاوپەیمانی ژنانی ڕۆژنامەوان و فیدراسیۆنی نووسەران و ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستان و تورکیا هێرشی پەهبادی ڕۆژی ڕابردووی دەوڵەتی ئەردۆغان بۆ سەر 2 ژنی ڕۆژنامەوانیان بە توندی مەحکوم کرد. ڕۆژی ڕابردوو پەهبادێکی تورکیا 2 ئۆتۆمبیلی لە نزیکی سەید سادق لە پارێزگای سلێمانی کرد ئامانج و بەهۆیەوە 2 ڕۆژنامەوان گیانیان لەدەستە و 6 کەسی دیکەش بریندار بوون. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کارزانەوەی توندی کۆمەلگای لێکەوتەوە و یەکێتی ڕۆژنامەوانانی تورکیا، عێراق و هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا بەڕێی شەرمەزارکردنی ئەو هێرشە ڕایانگەیان کە سکاڵا لە دژی دەوڵەتی تورک تۆمار دەکەن. دەستبەسەرکردنی چالاکێکی سیاسی کورد لە تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی سیاسی کورد لە وڵاتی فینلاند بە ناوی مەهناز عومەری پاش سەفەرکردن بۆ تورکیا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ئەو وڵاتەوە دەست بەسەر کرا.
بەپێی زانیاریەکان مەهناز عومەری ساڵانێکە کە لە وڵاتی فینلاند ئەژیت و لە خانووی بە ساڵە شواندا کاری کردووە. ناوبراو ئەنجامی ئەنجومەنی کوردانی دانیشتووی فینلاند بووە و لە خۆپیشاندانەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئەوروپا بەشداری کردووە و هیچ پەیوەندیەکی بە هیچ ڕێکخراوێکی سیاسی نەبووە. مەهناز عومەری بە مەبەستی دیداری بنەماڵەکەی سەردانی تورکیای کردووە و لەوێ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە ڕەفێندراوە. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە دەکەڵە حەفاریەکانی جنوبی ئێران. ڕۆژی هەینی دوی خەرمانان کرێکارانی شاغڵ لە دەکەڵە حەفاریەکانی جنوبی ئێران لە ئازدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی شۆرای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت، بەڕێوەبەرانی شرکەتە نەوتیەکان 3 ملیۆن لە ڕێژەی حەقدەست و مەزایای کرێکارانی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکانیان کەم کردووە و ئەو کردەوە ناڕزایەتی بەرینی کرێکارانی لێکەوتوەتەوە. بەوتەی کرێکاران چەند جار لە ئازدۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت وتویانە کە بڕیارەکە لەلایەن وەزارەتی نەوتەوە دەرچوە و ئەوان بەڕێوەبەری بڕیارەکانی دەوڵەت. بێکاری دەیان کرێکار لە کارخانەی کاغەزسازی پارس. بەهۆی داخرانی 3 مانگەی کارخانەی کاغەزسازی پارس لە حوتەپە دەیان کرێکار بێکارکراون و داخوازیە دواخراوەکانیان هێشتا پەرداغ نەکراوە. بەپێی زانیاریەکان بەڕێوەبەراتی کارخانەی کاغەزسازی پارس بە بیانووی نەبوونی مادەی سەرەکی بەرهەمهێنان و قەرزداربوون بە دەوڵەت کاروباری ئەو ناوەندە سەنعەتیان ڕاگرتووە. بەهۆی داخرانی کارخانە دەیان کرێکار لەسەر کار دەرکراون و حەقدەستەکانیان پشتگوێ خراوە. لە چەند مانگی ڕابردوودا کرێکارانی کارخانەی پارس چەند جار لە بەردەم فەرمانداری شوش کۆبوونەوە، بەڵام لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە هەڕەشەی تۆندیان لێکراوە و چەند کەسیان لە هێرشی هێزە انتزامیەکان بۆ سەرگردبوونەوەکانیان دەست بەسەر کرا. پشتیوانی دەیان چالاکی مەدەنی و سیاسی لە ژنانی بەندکراوی گیلان. نزیکەی 1242 معلم کرێکار خانشینکرا و چالاکی مەدەنی و سیاسی لە بەیاننامەکەیاندا پشتیوانی خۆیان لە 5 ژنی تێکۆشەری خەڵکی گیلان دەربڕی. پاش سەپاندنی سزای 4 ساڵ زیندان و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە گروپ و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان بەسەر 5 ژنی تێکۆشەری خەڵکی گیلان بە ناوەکانی نینا گوڵستانی، ڕۆزیتا ڕەجایی، ئاناهیتا حجازی، نگین عومەری و ئاناهیتا دووستار کارزارێک بۆ پشتیوانی لەو 5 چالاکە مەدەنیە دەستی پێکرۆ و 1242 معلم کرێکار خانشینکرا و چالاکی سیاسی و مەدەنی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێدا خوازیاری هەڵوەشاندنەوەی حکومەکانیان و ئازادی بێشەرت و مەرجیان بوون. جێگەی ئاماژەیە کە پێشتریش 11 چالاکی مافی ژنان خەڵکی گیلان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 6 ساڵ زیندان سزەدرابوون. بانگێشت و دەستبەسەرکردنی 2 چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا سوهەیلا زالبەیگی ئەندامی دەستەی بەڕێوەبەراتی کانونی سنفی فەرهەنگیانی قەزوین لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەستبەسەر کراوە و نادر پورخانی چالاکی سنفی معلمانی ڕوودسەر لەلایەن دادگای ئەو شارەوە بانگێشت کراوە. بەپێی راپۆرتی شۆرای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران، سوهەیلا زالبەیگی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بانگێشت و پاش سەردانکردنی بۆ ئەو ناوەندە ئەمنیەتیە بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ زیندان گوازراوەتەوە. لەلایەکی دیکەوە نادر پورخانی معلمی خانشینکراوی خەڵکی ڕوودسەر لەلایەن لە قیسە و چواری دادگای گشتی و ئینقلابی ئەو شارە لە بانگێشتکرا و ئەبێ ڕۆژی 21 ڕەزبەری ئەمساڵ خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی تەورێز و نەهاوەند. بەیانی ڕۆژی پێنجشەممە یەکی خەرمانان حکمی ئەدامی 2 بەندکراو بە ناوەکانی خالد جەهانگیری و وەحید عەباسی لە زیندانەکانی تەورێز و نەهاوەندی سەر بە پارێزگای هەمەدان جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان خالید جەهانگیری هاوڵاتی کوردی خەڵکی گوندی بالبێی سەر بە شاری ورمێ 5 ساڵ لەوەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپاوە. لەلایەکی دیکەوە وەحید عەباسی هاوڵاتی خەڵکی نەهاوەند پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئانقەز دەست بەسەر و بە ئێدام مەحکوم کرابوو.
و دووە هەواڵمان سەبارەتە بە هەڵکشانی ئاماری مردنی ژنانی دووگیان لە ئەفغانستان. ڕۆژی دووشەمە سندوقی جەمیەتی نەتەوە یەکگرتووەکان لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە مێژە ئەفغانستان بەرزترین ڕێژەی مردنی دایکانی لە جیهاندا هەیە. لە حاڵێکدا دەتوانرێت بە چاودێری مامانە لێهاتووەکان ڕێگری لە مردانە بکرێت. بە پێی ئامارەکانی تۆمارکراو لە نەتەوە یەکگرتووەکان ئەفغانستان پێویستی خەیرای بە 18,000 مامانی لێهاتوو هەیە و ئەگەر ئەم پێویستیە دابین نەکرێت ژیانی زۆرێک لە ژنان دەکەوێتە مەترسیەوە. هەروەها لە 25 پوشپەڕ یونیسێف لە ئەفغانستان ڕایگەیاند کە 3 لەسەر 1 ژنانی دووگیان لە ئەفغانستان لە دەرەوەی دامەزراوە تەندروستیەکان منداڵیان دەبێت. مانگی یەکی ساڵی ڕابردووش ئاژانسی فرانس پریس ڕایگەیاند کە هەردوو کاتژمێر دایکێک لە کاتی منداڵهێناندا دەمرێت. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.